گفتوگوی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر تای خوێنبەربوون ئەم نەخۆشیە ئەم چەند ڕۆژە قسەی لەسەرەکرێت لە چەند شوێنێک لە چەند شار و شارۆچکەیەک بەداخەوە بۆ تەوەیکیان لە دەزانی وڵاتیان پێما بە دوو هاوڵاتی تا ئێستا ئەوەی کە بیزانم ئەمارە فەرمیەکان دوو وڵاتی تا ئێستا بەم نەخۆشییانە لە دەستداوە لە شاری سلێمانیش حاڵەتێک تۆمار نەکراوە بۆ قسەکردن لەسەرەوەی ئایا تۆمار کراوە نەکراوە بە تایبەت لە سنووری سلێمانی گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سامان شێخ لەتیف کە بەڕێزیان وتەبێژی تەندروستی سلێمانی لەسەر لامان ئامادەیە کاک سامان سڵاو لێبێت زۆر سپاس بەخێراتی سەرچاو سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کەناڵی زۆر سپاس کاک سامان پێمان بڵێ تای خوێنبەربوون لە سلێمانی هەیە یان نییە ئەوەی کە تا ئێستا زانیاریتانە بێت بەڵێ سپاس بخوا تا ئێستا ئەتوانین بڵێن تاکە پارێزگای لەسەر ئاستی عێراق کە هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون لە ساڵی 2023 تۆمار نەکراوە لە هەموو محافەزەکان حاڵەتەکان هەیە و دەستنیشان کراوە بەڵام تاکە محافەزەکە لەسەر ئاستی عێراق تا ئێستا هیچ حاڵەتێک دەستنیشان نەکراوە نیشە چونکە خۆ دەزانی ئەمە لە پارێزگای سلێمانی ئامارەکانمان هەمووی ینی ئامار خۆی چ نەخۆشێک داغڵ بە بەهەز نەخۆشی ئەمەکو ئاوکو بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی ڕاستەخۆ ڕایگەنین بەڵام سپاس بخواوە سپاس بۆ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی چ لە تیمەکانی چاودێری تەندروستی چ لە تیمەکانی قایم قامێت چ لە بەڕێبەراتی ڤێنتەرنەری سلێمانی و گۆشتارگەی نوێی سلێمانی کە ئەمانە هەمووی هۆکارن بۆەوەی کە تا ئێستا هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون تۆمار نەکراوە هەموو وەکو یەک تیم لە پارێزگای سلێمانی کارەکەین بۆ ئەوەی بتوانین هاوڵاتیانمان بە دوور بن لەو نەخۆشیە کە بەرۆکی ئێستا عێراقی گرتووە وەکو پێم وتی سپاس بخوا پارێزگای سلێمانی تاکە پارێزگایەکە هیچ حاڵەتێکی تیا تۆمار نەکراوە تا ئێستا نیمانە باشە هۆکارەکانی گواستنەوەی تای خوێنبەربوون چین بۆ نمونە لە سلێمانی خۆشبەختانە نیمانە بەڵام لە شار و شارۆچکەی تر هەمانە بەداخەوە ینی پەیوەندی بە چیەوە هەیە خۆی تای خوێنبەربوون ڤایرەسیە لە ڕێی گەنەی ئاژەڵ وەگازێتەوە بۆ هاوڵاتی و بە زۆر ئەو هاوڵاتیانی کە تەعاملی تەواویان لەگەڵ ئاژەڵە هەیە ئاژەڵدارن بۆیە ئەومە ئەو نەخۆشانی کە ڕەوانەی نەخۆشخانە ئەکرێن بۆیە بتوانین بزانین ئایا ئەمە تای خوێنبەربوون یا تای خوێنبەربوون نییە سەرەتا پرسیاری لێ ئەکرێ ئایا ئیشی چییە لە ماوەی ڕابردووە لە ماوەی چواردە خۆی ڤایرەسەکە نیشانەکانی ئەگەر هەبێ لە ماوەی چواردە ڕۆژ هادارێکەوە لەسەر هاوڵاتێکە لە مای ئەو چواردە ڕۆژەی ڕابردووە ئایا هیچ بەرکەوتنێکی لەگەڵ ئاژەڵداریە هەبووە یا ئیشوکاری خۆی ئاژەڵداریە یاخود گوشتێکی خواردووە کە گومانی لێ هەبێت کە ڤایرەسەکەی تیا بوو بێت ینی ئەوانی کە داخڵکردن لە نەخۆشخانە کۆمەڵە پرسیاری لێ ئەکرێت ئەجا بمان دەرەکەوێت بەپێی پشکنین و دواتر کۆمەڵی ئیجراعاتی زانستی ئەجا دەرێکێک کە ئەمە تای خوێنبەربوونیە یاخود باشە لە ئاژەڵ دەگوێزرێتەوە بۆ مرۆڤ لە مرۆڤ دەگوێزرێتەوە بۆ مرۆڤێکی تر تا ئێساوە ئەتوانم بڵێم بەحسەکان بڕیارن یا پزیشکانی ڤێنتەرنەری بڕیارن یا پزیشکانی عام بەڵام تا ئێستا ئەوەی کە هەیە ڤایرەسەکە لە ئاژەڵ وەگازرێتەوە بۆ مرۆڤ ڕاستەخۆ گوازرێتەوە ڕاستەخۆ یاخود لەڕێ ئەو گەنەی کە لەسەر باشە بەسم لەوە بوو لە ڕێگەی خوێنەوە یان بەرکەوتنی ڕاستەخۆ لیکەوە لە مرۆڤێکەوە گوازرێتەوە بۆ مرۆڤێکتر ینی بۆ نمونە سەر نەخۆشێک کە بە تای خوێنبەربوونی هەبێ لە نەخۆشخانە مامەڵێکی ئاسایی لەگەڵا کرێ نەخێر ئەو هاوڵاتی کە گومان بکرێت کە تای خوێنبەربوونی هەیە ئێمە لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی خۆشبەختانە هەل لە پێشترشەوە قاوشمانەوە قاوشی عەزلی پێوترێ ئەم نەخۆشە جیا ئاکرێتەوە لە نەخۆشی تر و ئەو ستافەشی کە سەپەرشتێکە لە پزیشک و کارمەندی تەندروستی و لەو نێرسانی کە سەپەرشتی چارەسەری ئەم نەخۆشە ئەکرێ ئەوێ بە هەموو شێوەیەک جلی تایبەتی یاخود چونە ژوورەوە بەلای ئەو نەخۆشە زۆر تایبەتە و بە هیچ شێوەیە هاتو چۆکردنی هیچ هاوڵاتێک بۆی نیە هیچ مڕافقێکی نیە هیچ هاوڵاتێک بۆی نیە سەردامکە و ئەو پزیشک و کارمەندانەشی کە لەوێن بە تایبەت دەبێت جلی عەزل لەبەرکەن لەگەڵ هاتنە دەرەوەیان بە دەرمانی تایبەت پاکش بکرێنەوە و عەزل ئەو قاوشانەشی کە ئێستا وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی دانراوە قاوشی عەزلی پێوتێ واتە هیچ نەخۆشێک بۆی نیە سەردانی هیچ هاوڵاتێک بۆی نیە سەردانی ئەو قاوشانەکە تەنها پزیشک و کارمەندی مختص کە دەستنیشان کرا بۆ پێدانی چارەسەر بە نەخۆشەکان باشە کاک سامان نەخۆشیێکە خۆشبەختانە ئێستا نییە لە شاری سلێمانیە شاری سلێمانی و دەوروبەری چی کراوە بۆی کە نەبێت ینی بەم شێوازە ئێمە بەردەوام بین توانین سەلامەت بین پارێزراو بین توش بوومان نەبێت
وەکو پێم وتی کاکڕانکۆ ینی خۆشببختانە ئەم ڕێگریکردن لە نەخۆشی تای خوێنبەربوون فرئاڕاستی و هەوێ هەمومان هاوکار بین لە هاوڵاتی هاوکاربێت لە ئەو برانی کە گۆشت ئەفرۆشن قەسابخانیانێ و تیمەکانی هەموو تیمەکان بەیەکەوە هەموو بەیەکەوە هاوکار بین لە بڕبڕکردنی ئەم دیاردەیە. یەکەم ئێمە داوامە لە هاوڵاتیانێ بە هیچ شێوەیە گۆشتی سەر شەقام نەکڕن. بەڕاستی گۆشتکردنی سەر شەقام و بێمەواتە ئەو گۆشتانی کە لە ناو ئەو گۆشتانی کە لە ئەو شنانە هەیە کە مۆری پیۆنی و لە ڕێگەی گۆشتارگەوە ناوتە ناو بازارەوە و ینی تیمەکانی قایم تیمەکانی قایمقامیە چی تیمەکانی تەندروستی چی تیمەکانی ڤێنتەنەری شەو ڕۆژیان خستەوە سەریەک بۆ ئەوەی بتوانن ڕێگری بکەن لەو گۆشتانی کە لە ناو شوێنە کۆڵان و شەقامەکانە کە بێمۆرە و ئەفرۆشتی و ئێمە داوایتمە لە هاوڵاتیانوێ دڵنیا بن لەو گۆشتی کەی کڕن کە مۆری پێوە یاخود لە گۆشتارگەکانەوە هاتۆ ناو بازارە چونکە بەسپاسەوە توانین بڵین پشکنینێکی تەواوی بۆ کراوە و عادەتەن ئەو ڤایرۆسانەشی کە ئەو گۆشتەشی کێتە ناو بازارەوە 12 سعات لە ناو گۆشتارگە ماوەتەوە بۆ ئەوەی کە ئەو ئەگەر ڤایرۆسیشی هەبێ خۆی عادەتەن ئەو ڤایرۆسە لە ماوەی 12 سعات خۆی ئەمرێت ئەو ئەگەر ڤایرۆسەکەشی هەبوو بێت لە ناو مانەوەیە ڤایرۆسەکە مردووە. کاکسامان بەگشتی لە عێراق حاڵەتەکە چۆنە؟ مەترسیدارە؟ ئەمارەکان چیمان پێڵێن؟ بەڵێ بەگشتی لە عێراق ئێمە توانین بڵێن تەرکیز خێنە سەر و ئامارەی کە وەزارەتی تەندروستی عێراق بڵایەکاتەوە هەفتانە هەتا ئێستا لە ناو پارێزگای عێراقا نزیکەی 350 حاڵەت بوونی هەیە تۆمار کراوە نزیکەی 126 حاڵەت متأكد بوون کە تای خوێنبەربوونە و لەو حاڵەتەش 28 هاوڵاتی کۆچی دوایان کردووە و هەژدە هاوڵاتیان بەپێی پشکنینەکان تأكد بوون کە ئەمە تای خوێنبەربوونی هەبوو وەفاتی کردووە. ینی لە هەموو پارێزگاکانی عێراق ئێستا توانین بڵێن حاڵەتەکان تۆمار کراوەکو پێمەمی کوردستانیشەوە بەڵێ بەتەئکید تەنها پارێزگاکە لەسەر ئاستی عێراق لەو داتایە بوونی نییە تەنها پارێزگای سلێمانێک کە هیچ حاڵاتێک تۆمار نەکراوە. بە کورتی نیشانەکانی چییە بۆی کە وڵاتیان بیناسنەوە؟ بەڵێ نیشانەکانی ئەم ئەو وڵاتیانی کە بەو سەردانی نەخۆشخانەکانەکەن و ئەو نیشانانی کە زۆر متأكدین لەوە ڕەشانەوەیە و ئازارێکی زۆرە لە جونگەکانیان لە لەشیانە و تایەکی زۆر بەرز سەرتا بە تاکی زۆر بەرز دەست پێکە پاشان وردە نیشانەکان زیاکات ڕەشانەوەیە جاری وا هەیە خوێن لەگەڵ ڕەشانەوەکەیە بێ یاخود خوێن لەگەڵ پیسایەکەیە بێت و کۆمەڵە نیشانەی تر کە وردە وای لێکە هاوڵاتێکە بەهێز دەکات یاخود مەناعی داوازێ ئەوەی کە زۆر پزیشکان لە نەخۆشخانەکان و لە پارێزگای سلێمانی بە تایبەتی زۆر تەرکیزە خەنەسەری کۆمەڵە پشکنین تایبەتە کە ئەبێ بۆ نەخۆشەکە بکرێ و کۆمەڵە پرسیارەکە لە سەرەتایە وەکو پێم وتی بە جەنابەت ئەبێ تەئکید بکرێتەوە کە لە ماوەی 14 ڕۆژی ڕابردووە هیچ بەرکەوتنێکی هەبووە لەگەڵ ئاژەڵە یاخود ئەم ئیشی چییە خود ئاژەڵداری یاخود لە قەسابخانەکان ئیش دەکات. زۆر بەڕێز سامانی شێخلەتی وتەبێژی تەندروستی سلێمانی سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس بە ئامادەبوونت بەی وایە بە یەکتۆتە دەمولایەکمە ناوکار بین ئەم نەخۆشیە نەگاتە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی هەمولایەک پارێزراو بن دووبارە سپاس بە ئامادەبوونت سپاس دەکەم.